لا سڵاوتان لەبێ ئەزیزانم هاتینەوە خزمەتتان لە لایڤێکی نوێ لە ئینستاگرامەوە بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانی ئێوەی خۆشەویست بدەینەوە ئینشاءڵڵا تاوەکو ئەو پرسیارانەی ئەینێرن ئێمەش وەڵامی بدەینەوە سوپاسانەکەی بەڵام تخوا لێرەوە هەر لە سەرەتاوە بە دەست پێ بکەین بەو قسەی کە ئەڵێن تکایە پرسیاری دووبارە زۆر مەنێرن بۆ ئەوەی بتوانین وەڵامی هەموو پرسیارەکانتان بدەین بەڕاستی لە لایڤی یەکەمان لە یوتیوب کێشەیە زۆرمان بۆ دروست بوو بەوەی کە وەڵامی ئەوەنە پرسیاری دووبارەمان بۆ هات نیمەی پرسیارەکان نەمانتوانی بەداخەوە وەڵام بدەینەوە لەبەرەوە داوای لێبوردنتان لێکەم کە ئەو داوایە ئەوەنە دووباراکەمەوە بەڵام ناچارم کە بڵێم ئەگەر ئەزیێت نەبێ و ئەگەر ئەکرێت ئەوەنە پرسیاری دووبارە نەنێرن سوپاسدانەکەم دەستان خۆش بێ طبعاً لای خزمەتتان نابێنی ئێستاکانە هەتا پرسیارەکانی ئەوەی بەڕێز ئەگاتە لای ئێمە دەستان خۆش بێ بەڕێزێکی زۆر ئێنە یەکەم ئەڵێ ئینگلیزی سلێمانی ئەبێتە چەند بۆ بەشی وێژەیی بەڕێزم ئەو کۆنمرانەیە کە هاتۆتەوە تقریبان 2 دەرەجە حسابی بکە کە دا ئەبەزێت مامۆستاجیان 86 ئایتی سلێمانی وەری دەگرێت بەڕێزەکانم تخوا یەک شتێکەیە حەزەکەم لێرە ڕوونکردنەوەی بدەم دووبارە ینی بۆ نمونەسە ئایتی کوێ ئایا مەبەستت پەیمانگەیە ئینفۆرماتیکە ئایا مەبەستت لە بازرگانیە ینی ئەزێت نەبێ ڕوونکردنەوەی ئەوەمان بدەنێ ینی سا بەڕێزە نووسەتی ئایتی سلێمانی وەری دەگرێت ئەگەر ئینفۆرماتیک بێت زەحمەتە چونکە 90 وەرگرتووە ئەگەر بۆ بازرگانی بێ بەڵێ ئومێدی وەرگرتنەکەت هەیە ئینشاءڵڵا بە پشتیوانی خۆی گەورە مامۆستای بەڕێز ئیزنی کامیرە هەیە ببوورە پرسیارەکانتان ڕاستەخۆ بنێرن چونکە ئەگەر ببێت بە کامیرا ڕەنگە نەتوانین وەکو پێویست وەڵامی هەموو لایەک بدەینەوە داوای لێبوردنەکەین ئەزیزەکەم ئەڵێت مامۆستا معدەلم هەفتا و ببوورە ئەگەر وەڵامی پرسیارەکان هەمووی بڕۆ سەرەوەتر معدەلم هەفتا و حوتە زۆر حەزم لە بەشی پزیشکی لە هەولێر دەتوان پەرستاری شەقڵاو بڕکەمەوە پارالێل وەرم دەگرێ بەڕێزم پارالێلی شەقڵاوە بەو دەرەجەیە زەحمەت وەرت بگرێ بەڵام لە با بڵێن تەقتەق بە زانکۆڵاینیش احتیمالی وەرگرتنت هەیە لە با بڵێن کۆیە احتیمالی وەرگرتنت بە پارالێل و ئێواران هەیە لە سۆران بە هەمان شێوە بەڵام بۆ شەقڵاوە بەڕاستی تۆزێک کێشەمان هەیە دەرەجەکانی تۆزێک بەرزە سەبارەت بە فیزیای پزیشکی پارالێلی چەندە 85 پوینت شتێکە بۆ ئەم ساڵ تۆ دابنا ئەچێتە دەوروبەری 84 و نیو ینی لەو نزیکان نابێت ئایتی سۆران 58.8 پەیمانگەی ئێواران یان پارالێل بەڕێزم دقیق ئایتی سۆران ئێستا ئەگەر ئەزێت نەبێت لاپتۆپەکە بێنی کە خزمەت خۆبا دەرەجەکانم لە بەردەسا بێ ئێستا لە خزمەتتان نابێن دەرەجەکان ڕاستەوخۆ بۆتان باز بکەین بۆ ئەوەی بە دقیقی ئیشەکانمان دقیق بێت لەگەڵتانە لە سۆران ئایتی یەکێکە لەو بەشانەی تقریبان ئەو دەرەجە نزمانە احتیمالی وەرگرتنی هەیە ئەمە ئێستاکانە ئینشاءڵڵا بە دقیقی ئەوە لە لاپتۆپەکەوە هەرکە پێ بوو ئینشاءڵڵا ئێستاکانە لە خزمەتتان نابێن ئەو بەڕێزی دوای ئەو ئەڵەیە کاک محەممەد مەزووری ئەڵێ ئایا معدەلم 72.7 پەیمانگەی دەرمانسازی وەرم دەگرێت بە پارالێل یاخود کۆلێژی ئایتی بە پارالێل وەرم دەگرێت و بڕەپارەی هەردوو بەشەکە چەندە بەڕێزم لە دەرمانسازی ئەوە ئەکیت بەکە وەرت ناگرێت لەبەرەوەی 88 پوینت شتێک با بڵێن پارالێلەکەی بووە بەڵام لە ئێوارانەکەی احتیمالە بێتە 85 و 84 و ئەوانە کۆلێژی ئایتی نازانم معنی وەکو وتم ئێمە ئایتی لە هەولێرە بەس لە زانستەمانە زانستیش نزیکەی 87 وەرگرتووە لەبەرەوە زۆر زەحمەتە بە پارالێل و ئەوانە وەری بگرێت مەسەلەی پارەشیان سەبارەت بە دەرمانسازی 2.5 ملیۆن پاش داشکاندن 1,375,000 دینارە نەبانە ڕاوی سۆران بازۆر دەم ئەمجار بۆ ئەوەی ئایتیەکەش بە هەمان شێوە 2.5 ملیۆن ئەکاتە 1,300,000 نزیکەی 50,000 دینار
ئێستا ئەگەر بینەوە سەر پرسیارەکەی بەشی ئایتی بزانین ئاخۆ 58 وەرێگرێ یاننا وەڵامی ئەو بە ڕێزە بدەینەوە بە وەڵامەکەی ئەوە نەبێت لە سۆران کەمترین دەرەجەی ئێوارانی 58.314 ئەواتە بە ئێواران احتیمالی وەرگرتنەکەت هەیە ئەزیزەکەم. وەڵامی کاک محەممەد منزوریماندایەوە دەستخۆشی بۆ بە ڕێزانەیە کە لەگەڵمانان نەخەت 94.74 بڵم ساڵ لە پەرستاری هەولێر وەردەگیرێت و خەڵکی هەولێرم. وەڵاهی ئەزیزەکەم ئینشاءڵڵا بە پشتیوانی خی گەورە چونکە پەرستاری بۆ خۆی ساڵی پار تقریبا 95 و شتێکی وەرگرتووە نزیک 95 و چەند پۆینتێکە. ئێستا بە دڵنیایی بە سێریی ئەویش بکەینەوە لە بەشی پەرستاری هەولێر 95.2 وەرگرتووە بەڕێز 94.76 نزیکە ئینشاءڵڵا ئومێد دەکەین ئەمساڵ بە زانکۆڵایی وەربژیرەی بە پشتیوانی خی گەورە. شیکاری کەلار ئەبێتە چەند؟ شیکاری کەلار ئەگەر با بڵێن بۆ ئەم ساڵ 91.425 تقریبا لە دەوربەری 90 لەو دەورانە احتیمالی ڕاوەستانی هەیە. سڵاو مامۆستاجیان، کۆلێژی ڤێتەرنەری شەقڵاوە بەشێکی چۆنە؟ بە کالیۆرسەکەی و وەک زانکۆکان وایە؟ بەڵێ بەڕێزەکەم حەزەکەم سەبارەت بەو بەشانەی کە دوو شەهادادەن ئاگادار بن لەو بابەتە کە ئەویش بریتە لەوەی شەهادەی بە کالیۆرسەکەی هەمان شەهادەیە، هیچ کێشەیەکی نییە، هەتا پەیمانگاکەشی هەمان شادەی پەیمانگایە. بەڵام چۆنە تۆ لە یەک کاتە لە پەیمانگە و کۆلێژە خوێنیت، هەتا بۆ مەسلەی نەقل و تەنازل و ئەو بابەتانە بە تایبەت نەقلکردن تۆزێک زەحمەتە، تۆ بە نەقل بۆی بچی ئەو سیستمە ناتگرێتەوە، دەبێت ئیلە لە پۆلی 12 وەرەگیرابێتی ئاگاداری ئەو حاڵەتانە بن. بەڕێزێکە لە ڤێرتەرنەری ئەخوێنێت بە کالیۆرسەکەی وەرگێ هەمان بە کالیۆرسە، بەڵام بە کالیۆرسەکەی لەکوێیە؟ لە کۆلێژی تەکنیکی شەقڵاوەیە، وەکو پزیشکی ڤێرتەرنەری نییە، ینی نازناوی پزیشک وەرناگرێ ئاگادار بن، ینی تەنها جیاوازەکەی لە گەزانکۆکان دیکەیە ئەوەیە، ئەگەرنا بەڵێ هەمان شتە و هیچ کێشەیەکی نییە و بە کالیۆرسەکەی ئەمان شتە بێت. شکۆ ئەڵێ مامۆستا 95.714 ئەگەری هەیە دەرمانسازییان سەرکردن وەرەگرێ بە سلێمانیم. وەڵاهی بۆ سڕکردنەکە تۆزێک ئەتوانم بڵێم زەحمەتە، بۆ هەردووشان ئەتوان بڵێم پارالێلەکەی نزیکترە، ینی احتیمالی هەیە ئێمە تەوەقوعمان هەیە بێتە ئەو نزیکانە دەرمانسازی، بەڵام ئێمە دائیمەن ئەڵێن نزیکترینیان لێچەیە زیاتر لە پارالێلەکەەوە نزیکە، بەڵام ئومێدیش هەیە بۆ ئەوەی لە دەرمانسازیەکە و لە سڕکردنەکەش وەربگیرێت ئینشاءڵڵا. ستێلاڵێ پەروەردە ئینگلیزی لە سەلاحەدین بە پارالەلیان ئێواران هەفتاویەک وەری ئەگرێت. بەڕێزەکەم لە ئەگەر زمانی ئینگلیزی تەمەشا بکەین لە کۆلێژی زمان، با بڵێن لە کۆلێژی زمانی ئینگلیزی لە هەولێر 79.8 پارالێلەکەیەتی ئێوارانی نەبووە، بەڵام ئەگەر لە بنەڕەتی تەماشا بکەین لە بنەڕەتی واتە بۆ مامۆستای ئینگلیزی لە پۆلی یەکە تاکو نۆی بنەڕەتی لە سەلاحەدین ئێوارانەکەی 72.6 بووە، هەفتاویەک لێوەی نزیکە تا ڕاتەیەک خراپ نییە. ئەگەر سەیری کۆلێژی پەروەردە هەمان شت زمانی ئینگلیزی بۆ سەلاحەدین بکەین ئێوارانی نەبووە، ئەوە لە شەقڵاوەش 75.6 ئەوە بریتی بۆ لە پارالێلەکەی. ئەستێرە 770 من لە ساڵی 2020 جا نازانم زانکۆی تەواو کردووە، پۆلی 12 تەواو کردووە، ئەم پرسیارەکەی بە تەواوی نەگەیشتووە، بەڵام ئەگەر ئەو کات زانکۆت تەواو کردووە ئەتەوێت جارێکتە تەقدیم کەیتەوە، بەڵێ ئەتوانیت و کۆدی نوێ وەرەگری کێشت نادێت. ئەگەر ئەو ساڵەش وەرگیراوی ئێستاکانم 2 ساڵ تێپەڕێەوە بەسەریا ئەگەر لە مەحەد ناوت هاتبێتەوە بە هەمان شێوە جارێکتر ئەتوانین بە کۆنمرەی پۆلی 12 زانکۆڵایم پڕ بکەیتەوە. بەڕێزا لە مامۆستا بۆ 86 چ بەشێک زۆر باشە؟ مەحەد لە سلێمانی. بەڕێزەکەم مەحەد لە سلێمانی ئەگەر ئێمە با بڵێن باسی کۆنمرەی 86 بکەین، طبعا ئێمە هەنێ ڕێزبەندیمان ئامادە کردووە بۆ بەڕێستان لە یەک دوو ڕۆژی داهاتوە ئینشاءڵڵا بەپەلا هەوڵە دەین دایان بەزێنین بۆ معدلەکانمان هەمووی ڕێزبەند
کردووە بەو شێوازەی کە تەڵەبە پێویستی پێێتی لە معدلی 1970 ئەگەر ئێمە بین سەیری پەیمانگەکان بکەین یان شوێنەکان پەرستاری ددان یەکێکە لەو بەشانەی کە احتیمالی وەرگرتنی هەیە و بەشێکی زۆریش باشە تەکنیکی چەمچەماڵ پەرستاری هەڵەبجە بەشی شیکاری نەخۆشیەکان لە هەڵەبجە پەرستاری لە کۆلێژی تەکنیکی کەلار لە با بڵێن پەرستاری دێتەوە ینی ئەو کۆنمرانە ئەو کۆنمرێ بۆ بەشە پزیشکەکان لە سلێمانی ئەو بەشانی کە باسمان کرد ئەینە ئەو بەڕێزە ئەڵێت زانیاری دەرباری بەشە پیشەیەکان هەیە بەڵێ ئەزیزەکەم لە کاتی ئاکتیڤ بوونی زان کۆڵین ئەوانیش ئەتوانن بێن فۆرمێکیان هەیە وەریەگرن بە پێی پسپۆڕەکەی خۆیان ئەبێ لە دەوامی ئێواران دەوام بکەن هەر بەشێک پسپۆڕەکەی لە ئێواران هەبێ ئەتوانێت پێشکەش بکەن ئەمە لە هەولێرە ببورن لە هەولێر لە پەیمانگەی تەکنەلۆژی وەکو میکانیک کارەبا ئۆتۆمبیل ئەفۆن ئەوانە هەر هەمووی ئێوارانمان نییە لەبەرەوە ناتوانن تەقدیم بکەن بەڵام ئەگە بەشەکانی دیکەی وەکو بیناکاری لە شەقڵاوە هەمانە یان با بڵێن هەندێک بەشمانەیە لە وەکو تەکنەلۆژیای زانیاری لە خەبات ئێوارانمان هەیە لە شەقڵاوە سیستمی زانیاری ئەو بابەتانەمان هەیە ئەتوانن تەقدیمی ئەو شوێنانە بکەن بەڵام بە پێی پسپۆڕەکەی خۆیانەواتە چیان تەواو کردبێ بە هەمان شێوەیە سمبول ئەڵێت علوم بایۆلۆجی چەندی دەوێت لە شاری هەولێر ئایا 91 ئەگەری وەرگرتنی هەیە بەڕێزەکەم بۆ معدلی 91 با بڵێن علوم بایۆلۆجی لە زانکۆی سەلاحەدین بایۆلۆجی گشتی 92.8 وەرگرتووە ئەو پەڕێکی یانیا پوینت هەشتەکەی لێرا بچێت یا ئەوەتانی بێتە 91.8 ینی دەرەجەیەک زەحمەت بێتە 91 ڕێک لە هەولێرە بۆیە زیاتر لە پارالێلەکەی نزیکە بەو شێوازە FN بڵباسەڵێ پەروەردەی مەخمور ئەمێنێ بەڵێ تا ئێستا ماوە بەڵام احتیمالێک هەیە لە ناو شاری هەولێرە داوامەکەیان نەمێنێ بیگەڕێنەوە مەخمور یان بیگەڕێنەوە با بڵێن دەوروبەری مەخمور نزیکی مەخمور لە وێنانە دای بنن معدل 85 بەشێک باشە بە زانکۆڵاین و پارالێل بەڕێزەکەم سەبارەت بە معدلی 85 ئەگەر ئێمە بین سەیری ئەو بەشانە بکەین کە معدلی 85 لیانەوە نزیکە کۆلێژی زمانی ئینگلیزی 86.2 وەرگرتووە پەیمانگەی تەکنیکی سلێمانی پەرستاری ددان 86 وەرگرتووە بۆیە ئەو کۆنمراناڵین نزیکە لێوانی احتیمالی هەیە دەرەجە تۆزەدا بەزێت لە زانست سۆران با بڵێن بەشی کیمیا لە زانستی زاخۆ بەشی کیمیا لە پەیمانگەی تەکنیکی چەمچەماڵ و هەڵەبجە و با بڵێن لە شیکاری و لە پەرستاری کۆلێژی تەکنیکی ئەندازیاری دوهۆک بەشی وزە کۆلێژی تەکنیکی کەلار با بڵێن پەرستاریەکەی ئەندازیاری سەلاحەدین سەرچاوەکانی ئاو زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی ڕاپەڕین بەشی یاسا لە زانکۆی سەلاحەدین یاسای گەرمیانە ئەنی ئەمانە هەمووی بەشن لەوێ نزیکن تیشک لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی زمان لە دوهۆک زمانی ئینگلیزی ئەوانە هەرهەمووی نزیکن لەو کۆنمرەیەوە 93.2 زانکۆی ڕاپەڕین وەردەگیرێ بۆ تەڵەبەی ڕانیە 93.2 لە بەشی پەرستاری لە زانکۆی ڕاپەڕین کۆنمرەکەی لە کوێبا بچین لە وڵاتە تەماشاکەین باشترە و سەریعترە پەرستاری لە ڕاپەڕین 95.667 بەڕاستی زەحمەتە بەوینە بە پارالێلەکەی بەڵێ بە پارالێلەکەی ئومێدەکە لەوی 93 وەرەگرێت ئەمەلێکی باشی هەیە بەڵام بۆ زانکۆڵاینەکەی تۆزێک کەمە بەڕاستی ئەڵێ لە شتێک تێم گەێنێت خوا بن دەرەجەم 95.8 لە بەشی زانستی ئەمێ ببم بە دکتۆر بۆ نمونە دکتۆری پێست یا بەشێکی دیاریکراوە چی ئەبێ پڕکەمەوە ئەوەی هەیە یا پزیشکی گشتیە یا پەرستاری و دەرمانسازیە ئەزیزەکەم تۆ لە پزیشکی گشتی
ئەبێ وەربگیرێت کە وەرگیرای ساڵی یەکەم و دووەم و سێەم تۆ هیچ کێشەیەکرد نییە و عامە خوێنیت ئەتا مەرحەلە چواریش ئەگەر هەڵە نەبم عامە خوێندرێت ینی هەموو شتەکان یەکە لەوە بەدووە بەپی ڕێزبەندی و دەرەجەکان دێن پسپۆڕەکان دابەشەکەن بۆ نمونە جەڕاح ئەوانەی کە عملیاتەکەن بۆ نمونە ئەوانەی کە باتنین یان تایبەتن بە گورچیلا یان تایبەتن بە ینی هەندێک دەرەجەی بەرز هەیە ئەتوانێ خۆی هەڵبژێرێکە ئەبێ بەچی بەڵام هەندێک دەرەجە هەیە کە دەرەجەکان نزمن ئەوانە ئەو بەشانەیان بۆ دائەندرێت کە کەمتر ڕەغبەتی لەسرە و ینی کۆلێش خۆی بە مرکزی دایان هەواتە پرس بە تەڵەبەکە ناکات لەوێ ئەتوانی بەشی پێست هەڵبژێری بەشی چاو هەڵبژێریت یا هەر بابەتێکی دیکە کە خۆت حەزت پێەیە ئەتوانی هەڵبژێری بەبێ ئەوە هیچ کێشەیەکە بۆ دروست بێت واتە بەکوی گشتی تۆ دەبێت لە پزیشکی گشتی وەربگیرێت ئەمجا ئەو پسپۆریانە وەربگریت کە خۆت حەزت پێیەتی باشە ئەزیزەکەم کری پارالل چەندە فیزیای پزیشکی فیزیای پزیشکی ئەگەر هەڵە نەبم نزیکەی 2 ملیۆن و شتێکە تقریبا 2 ملیۆن و 200 یا ئەوەتانی 1,650,000 یعنی نە دوو ڕقەمەیەکیشانە زۆر دڵنیانێن بەڕاستی لەسەری ئێواران لە شەقڵاوە هەیە بەشی پەرستاری وەکو پەیمانگە بەڵێ ئەزیزەکەم ئەگەر هەڵە نەبم ئێوارانیشی هەیە شەقڵاوە کێشەی نییە پەرستاری لە شەقڵاوە ئێوارانی هەیە و 76.286 وەرگرتووە تۆ بڵێ 75.5 بۆ ئەم ساڵ احتیمالی وەرگرتنی هەیە بۆ هیچ پەیمانگایەک ناتوانی بەشی سەیدەلا با بڵێن سەیدەلا کوردی و عەرەبی بۆ تەرک بکەی بە شێوەیە تەلارسازی سلێمانی 94 وەریەگرێت تەلارسازی سلێمانی 94 بە تەماشایەکی بکەین بۆ ئەوەی دڵنیا بینەوە چکە بەڕاستی دەرەجەکان ئەوەنانە زۆرن ناتوانین هەمووی کۆنتڕۆڵکەین سلێمانی 96.8 وەرگرتووە زەحمەتە بە 94 مەگەر بە پارالێل چکە پارالێلەکەی لەگەڵ زانکۆڵاینەکەی تەنها 0.4 دەرەجە فەرقی هەیە بەڕاستی بەڵام احتیمالە ئەمساڵ زیاتر دابەزێ ئینشاءالله من لە ساڵ 2020 خوێندنم تەواو کردووە نامگەڕاوە بەڵام نەڕۆیشم ئێستا دەتوانم لە زانکۆی ناو بنووسم ئەگەر ناوە تاتۆ تێبیستەوە هەمان بەش ئەچیت معاملاتێکی پێڵەن قوتابی پەیوەندی نەکردو پەیوەندیەکەیتەوە و وەرتەگرنەوە ئەگەر هەڵە نەبم بە سەپاسەتی پارالێلە ئەگەر نا ئەتوانی ئێستا بچیت لە یەکێ لە زانکۆکان لە وەزارەتی خوێندنی باڵا کۆدێکی نوێ وەربگری دووبارە تەقدیمی زانکۆڵایی بکەیتەوە هیچ کێشەیەکت نییە ئەزیزەکەم مامۆستا بەشی پزیشکیەکان تا چەند گۆڕانکەری بەسەرادێت وەڵاهی بەشە پزیشکیەکان بە تەوقع ئێمە و تێگەیشتنی ئێمە هەرچەندێک لە خولی یەکەم و دووەم تۆزێک دەرەجە کەم بوو بەڵام ئەو تەحسین معدەلانەی کە هەن بای خۆیان تەئسیراتیان هەیە لەسەر بابەتی با بڵێن عینەکە ئەنجامەکان بۆیە تەوقعەکەم دەرەجەیەک ینی لە دەروبەری دەرەجەیەک چەند پۆینتی زیاد چەند پۆینتێکە گۆڕانکاری لە دەرەجەکانان ببێت ئەوە تەوقعی منە جا نازانم تا چەند وا ئەبێت معدل 85 زانستی چ بەشێک باشە زانکۆڵاینی یان پارالێل هەمان پرسیار کە بەعام ئەکرێنی زۆر جار ئەو پرسیار ئەکرێت ئەوەندانم هەیە چی بکەم و چۆنە و کوێ وەرێگرێ ئەم پێمان باشە تەڵەبە بۆ خۆی ڕیزبەندیەک ڕێک بخە بەلای کەمەوە 85 ڕێک ئەگەر بێت وێمە لە 85.7ەوە بین لە پەرستاری چەمچەماڵ وەکووتمان لە پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە شیکاری نەخۆشیەکان هەڵەبجە پەرستاری لە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری وزە و پەرستاری لە کەلار وەکو پەیمانگە لە زانکۆی سەلاحەدین ئەندازیاری سەرچاوەکانی ئاو بەشەکانی بەشی یاسا لە ڕاپەڕین لە سەلاحەدین لە گەرمیان و تیشک لە با بڵێن ئەو بابەتانە و زائیدەن با بڵێن ئەو بابەتانەی دیکەش کە ئەگەر زیاتر بچینە خوارەوە پەیمانگەی تەکنیکی دەربەنی خان پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر شیکاری نەخۆشی کۆلێژی زمان زانکۆی سەلاحەدین هەر یەکە و ئەمانە بۆ خۆیان ینی قسمن ئەتوانی ئیسفادەیان لێ بکەیت بەڵام گرنگەوەی تۆ خۆت شوێت ئەوێ لەکوێدا ئەنیشیت وردەکاریەکان چۆنە ئەمە کێشەی ئێمە لەگەڵ ئەوەیە بەڕاستی کە تەڵەبێگە نووسێ
معدلم ئەوەندانەیە و ئایا چ بەشێ پڕ بکەمەوە ئێمە نازانین ینی دڵی تۆ چی ئەوێ حەزت بە چییە ئایا بۆ نمونە تەنها پزیشکەکان تەوێ یا ئەتوێ پرسیار لەبارەی شتێکی ترەوە بکەیت بۆیە هیوادارین ینی ئەگەر بتوانن کە پرسیارەکەن تەواو ینی ڕوونکردنەوەی تەواوی لەگەڵا بێ بە شێوازێک بێ بتوانین ئێمە بە دەقیقی بەشەکانتان پێ بڵین ئینشاءالله. جوان عادل مامۆستاجیان بێ زەحمەت بەشی فیزیای پزیشکی لە داهاتوو باری ئیشکردنی چۆنە؟ وەڵاهی بەڕێزەکەم لەبەرەوەی تا ئێستاکانە با بڵێن خەریجیان نییە ناتوانین 100% قسە لەسەر ئەو بابەتە بکەین. ئەوەی ئەوەنە ئێمە پرسیارمان کردو و باسمان لە شتەکان کردو و زانیاریمان وەرگرتووە ئەڵەن ئیشکردنە لە بواری سۆنار و تیشک و ئەو بابەتانە. بەڵام ئایا ئێمە ئەوانەی کە خەریجی زانکۆی پزیشکین و اختصاسیان لە تیشک و سۆنار هەیە ڕێگە بەم شتە ئەدەن چۆنە بێت وردەکاریەکان چۆنە بێت لە 1-2 ساڵی داهاتووە زیاتر ئەتوانین قسە لەسەر ئەو بابەتە بکەین وەکوتم چونکە تا ئێستا خەریجیان نەبووە بەڕاستی. سوپاس بۆ بەڕێزانەی لەگەڵمانان تا ئێستاکانە. ئیمان بەختیار ئەڵێ 88.11 کۆلێژی پەرستاری لە چ شارێک وەرم دەگرێت تەنها بەشی مامانی لە هەولێر ئەگەرنا ئەوانەی دیکە زۆر زەحمەتە بۆ کۆنمرەیە تەنها ئەتوانین لە مامانی داوام بکەین کە سەر بە زانکۆی هەولێری پزیشکیە لە کۆلێژی پەرستاری. هەڵوێست فەرهاد ئەڵێ بزنس ئان مانجمنت بزنس ئان مانجمنت ئەگەر هەڵە نەبم ئەو بەشە لە بەشە کارجێڕێکانە لە ڕاپەڕین لە زانکۆی ڕاپەڕین زانستە مرۆڤایەتیەکان 76.6 وەرگرتووە بە زانکۆڵاین و پارالێلەکەش 73.4. کاکە ژیار ئەڵێ ماندوو نەبن مامۆستاجیان زۆر سوپاس کاکە ژیار دەستان خۆش بێ ماندوون لەگەڵمانە بەڕاستی لە وەڵامدانەوەی پرسیارەکان لە یوتیوب و ئەو ئامادەکاریانەی ئینشاءڵڵا لە پێنجێنی خۆشەویستەوە ئەیکەن بۆ یارمەتیدانی قوتابیانی پۆلی 12 سوپاسدان ئەەکەین بەڕاستی ئەو ماندووبوونەتان بەرز ئەنرخێنین ئینشاءڵڵا بەردەوام بن ئینشاءڵڵا بەپێی توانە بتوانن یارمەتی ئەو بەڕێزانە بدەن ئەگەر بە شێوازێکی کەمیش بێت ڕێ ڕۆشنیەک یان با بڵێن زانیاریشان بدەنێ شتێکی زۆر باشە بێ. گەیمەر 2029 ئەڵێ ئەمە مۆسەمن معدلم هەشتاویەکە علمیم لە چ بەشێک لە هەولێر ناوم دێتەوە. بەڕێزم بۆ هەشتاویەک ئەگەر ئێمە بین سەیری کەین گەر لە 82 با بڵێن پێیابین فاکەڵتی ئاداب سۆران زمانی ئینگلیزی پەیمانگەی تەکنیکی زاخۆ پەرستاری نەخۆشەفانی پەیمانگەی تەکنیکی سلێمانی یان کۆلێژی تەکنیکی ئەندازیاری سلێمانی توانای کارەبایی فاکەڵتی یاسا و زانستە سیاسەکان بەڕێوەبردننی سکوڵ باڵین بەشی یاسا قانون لە کۆیا بایۆلۆجی لە پەروەردەی سەلاحەدین زمانی ئینگلیزی لە زاخۆ تەندروستی کۆمەڵە پەیمانگەی سلێمانی پەرستاری لە پەیمانگەی تەکنیکی کۆیا پەروەردەی شەقڵاو بەشی زمانی ئینگلیزی لە زاخۆ زانستی کۆمپیوتەر لە هەڵەبجا بە هەمان شێوە زانست کۆمپیوتەر لە پەیمانگەی تەکنیکی زاخۆ تەکنەلۆژیای تاقیگەی نۆژداری پەیمانگەی تەکنیکی ئاکرێ پەرستاری پەروەردەی قەڵاتزێ زمانی ئینگلیزی پەروەردە سلێمانی کیمیا یعنی ئەمانە هەمووی بەشن بەڵام وەکوتم چونکە ئەگەر باسی هەولێرش بکەین ینی کۆمەڵێک بەش هەن کە ناوێمانتیا خوێندەوە ڕەنگە بەشی دیکەش هەبێت کەمێک بەرزتر لە خۆت کەمێک نزمتر لە خۆت دەتوانین لە ڤیدۆکانمان زیاتر لە زانکۆی پۆلیتەکنیک لە زانکۆی سڵاحەدین بینەربی بۆی بزانانی ئەو معدلانە بە تایبەت لە چۆ نزیکن. شەیدا سیامەند ئەڵێ 82.3 مەحەد یاردەدەری پزیشکی ددان لە هەولێر یان پەرستاری لە شەقڵاوە وەرم ئەگرێت ئەگەر بێت و سەیری ئەو دوو بەشە بکەین با بڵێن ددان سازی لە هەولێر 82.9 وەرگرتووە بەڕێزت 82.3 ینی 0.6 دەرەجە فەرقت هەیە ئومێدێکی زۆر هەیە ئینشاڵڵا لە هەولێر با بڵێن بە شێوەی زانکۆڵاین ئینشاڵڵا وەربگیریت. سەبارەت بە پەرستاریش بۆ شەقڵاوە 83.143 وەرگرتووە کەمێک دوورە بەڕاستی ببوورە بەڵام بۆ پارالێلەکەی کێشت بۆ دروست نابێت لە بەرەوەی 79.453 وەرگرتووە. ڤیانکاوە ئەڵێ مەحەد پەرستاری هەولێر چەند وەری دەگرێت کاکسرود
معهدی پەرستاری هەولێر 86.857 وەریگرتووە تەوەقوعی 85.5 ئەو دەوراناکەن بۆ ئەم ساڵ پارالێلەکەشی 82.913 دادای دهۆک ئەزانم مەبەست لە ئێوارانەکەیەتی ئەزیزەکەم کاکە سەرکەفت لەبەروی بە فۆرم تەوزیعکراوە لە سیستمان نەبووە ئەو شتانە ڕۆدات بە ئەکیدی ئەزانم باسی ئەو معدەلە زماناکێک کە لە پزیشکەکان هاتوێتەوە ئەگەر بێت و بە فۆرم تەوزیعکرێت کە وەزارەتی خوێنی باڵا بەڕەسمی بۆ تێپەڕاندنی ئەو حاڵەتەوە دووبارە نەبوونەوەی داوا کراوە بە هیچ شێوەیەک بە فۆرمی دەستی ئیش نەکرێت ئەوانەی دەرەجیان لە 55 کەمترە بۆ شەقڵاو و بۆ خەبات ئەتوانن پڕکردنەوە بکەن لە 50 هەتا 55 بۆیە ئەوە ئومێدێکە و هەواڵێکی خۆش ئینشەڵا بۆ ئەوان ئینشاءالله سوودی لێ بێنن ئەوانەی کە معدەلەکانیان کەمە. هەڵێز فەرهاد دەڵێ ئەوەکو کاکاڵێ جوابماندایەوە کە وتمان لە زانکۆی ڕاپەڕینەوە 76 پۆین شتێک وەریگرتووە. FN بالباسەڵێ 66.28 کۆلێژی بنەڕەت کوردی وەرەگرێت ئەگەر بێت و بچینە سەر معدەلی 66 بزانین 66 ئەو معدەلە یاخود هەر یەک سەر تەماشایکەین کۆلێژی بنەڕەت زمانی کوردی بەڕێزەکەم لە سلێمانی 75 وەرگرتووە لە ڕاپەڕین 74 لە دهۆک 7.6 لە سۆران 69.81 لە سەلاحەدین 69.1 وەرگرتووە ینی دەرەجەکە ناتوانم بڵام زۆر لێنی بەڵام لەبەر ئەو بەشانە داواکاریان کەم لەسەرا تەوەقعەکە ئینشاءالله هەتا 2 دەرەجە بۆ نزیکی 3 دەرەجەش دابەزین هەبێت ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە شتێکی وابێ کە بتوانیت لێ وەربگیریت. ئەستێرەخان ئەڵێت من لە ساڵی 2020 خوێندنم تەواو کردووە ناومگەڕاو بەڵام نەڕۆشم ئێستا دەتوانم لە زانکۆی شێلی ناو بنووسم بەڵێ هیچ مشکلە نییە و ئەتوانی ناوی خۆت بنووسی و لە ئەهلی بێت یان حکومی بە پارالێل و ئێواران تۆ حڕی لەوەی کە شویان پڕەکەیتەوە. ئەحمەد لوقمان ئەڵێ 98.2 ئەگەری عامی هەیە بە پارالێلش کێشەنی خەڵکی سلێمانیمە وەڵاهی ئێمە بۆ خۆمان بڕوامان وایە ینی هەتاکو 98.7 دا ببەزێت بەڵام بۆ 98.2 زەحمەتە زیاتر لە پارالێلەکەیەوە نزیکە ئینشاءالله ئەمەلێکیشی هەیە بۆ وەرگرتن. ئەحمەد سلمان ئەڵێ مامۆستا کوی ئێمە زۆر باشین الحەمدولله ئینشاءالله ئێوەش باشە بن. لەم چوار بەشە کامیان باشە؟ ئەندازیاری کیمیا و پترۆکیمیا، ئەندازیاری میکانیک و میگاترۆن، عیلاج طبیعی، ئەندازیاری شارستانی. بەڕێزەکەەوە ئەگەر من وەکو باشی ڕزبەندی بدەمێ ئەڵەم شارستانی، پترۆکیمیا، عیلاج طبیعی، ئەمجا میکانیک. ئەگەر بۆ ڕۆژگاری ئەمڕۆ قسە لەگەڵا بکەم ئەڵێم عیلاج طبیعی، شارستانی، پترۆکیمیا، ئەمجا ئەندازیاری میکانیک. لەبەرەوەی لەم ڕۆژگارەیە بەهۆی نەبوونی پرۆژە و هەندێ بابەتەوە ناتوانین هەندەسەکان چۆنەڵی گرنتی ئیشکردنیان بدەین بەڵام هەرچی عیلاج طبیعیە لەوانەیە باشتر بێ لەوان و بتوانیت زیاتر ئیسفادەیەکی لێ بکەیت بۆ خۆت هەر هیچ نەوێت سنتەرێک ڕێک بخەی ئیشی تایە بکەی یان لێشی لە سنتەرەکانە جێگەی خۆت بکەیت هەرچی بڵێن بەشە ئەندازیاریەکانە ئەو مەجاالەی کەمترە بۆ نمونە ئەگەر تۆ لە کیمیا پترۆکیمیا زیاتر لە شەریکەی نەوت لەو شەریکانی پاکەرەوەکان دروست دەکەن یان ئەوانەی بۆن و جوانکاری و ئەو بابەتانە دروست دەکەن ئەتوانی ئیشکەیەکی ئێمە لە کوردستانە بە دەگمەن ئەو بابەتانەمانە زیاتر نەوتمانەیە نەوتیش خۆتان نەزانن واستەیەکی زۆر زۆری ئەوێت. سەبارەت بە با بڵێن ئەوانەی دیکەش وەکو شارستانی پرۆژەمان کەمە ئەندازیاری میکانیک و میگاترۆنیک کێشەکەمان لەگەڵ ئەوەیە کە با بڵێن ئێمە لە میکانیک و میگاترۆنیک چۆنڵی کۆمپانیا و پرۆژە و
ئەو شتانەمان نییە بۆیە تۆزێک کێشەمان بۆ دروستەکە بەڕاستی بۆیە علاج طبیعی لە هەمووی باشترە. شانی ئەڵێت مامۆستا 76.28 پەیمانگەی تەکنیکی تەلارسازی وەرمەگرێ. بەڕێزەکەم ئەگەر بێت و سەیری پەیمانگەی تەلارسازی بکەین، پەیمانگەی تەلارسازی بیناکاری و تەلارسازی لە سلێمانی 75.5 وەرگرتووە، ئەوە بە ئەکیدی ئینشاڵڵا مقدر نەبێ وەرتەگرێ و لە شەقڵاوە تەکنیکی تەلارسازی 6.6 وەریگرتووە، کەواتە بە کۆی گشتی بەڕێزت بەلای کەمەوە 2 دەرەجە لە سەروی سلێمانیەوەی زیاتر لە ئەتوان بڵێم 16 دەرەجە لەسەر هەولێرەوەی جا بەڕێزم نازان لە کام لایانی لە هەر لایەکی بیت ئینشاڵڵا ئەمەلی وەرگرتنت زۆرە بە پشتیوانی خی گەورە. ژیکۆڵا ئەڵێت شیکاری کەلار بە پارالێل. کۆنمرەکەت ئەوێت بزانی کە چەندی وەرگرتووە بە پارالێل لە بەشی شیکاری لە کەلار 91 زانکۆڵینی پارێزگایە و 85 پارالێلەکەیەتی بەڕێزەکەم. ئەحمەد نوێر ئەڵێ مامۆستا 87 لە کەرکووکم، حەزم لە سڕکردنە وەرمەگرێ یان چی وەرمەگرێ بێمە هەریان، یان لە کەرکووک بمێنم لە کەرکووک مەسایی وەرمەگرێ سەیدەلێ و تەنویس. بەڕێزەکەم مەوزوعی سڕکردن ئەگەر ئێمە تەماشایکەین با بڵێن لە هەولێر لە بەروی بەڕێزت بە گشتی حسابەکری 93.714 وەرگرتەوە پارالێلەکەی 90 و لە سلێمانیش 96 بە 89 ینی ئەمەلی وەرگرتنەکەت بە پارالێل لە سلێمانی تۆزێک هەیە لە سەرکردنەکە. بۆ چ بەشێک وەرە گیرێت زیاتر لە کێشەمان وەکوتم لەوەیە کاتێکە بەڕێزێک لە دەروی هەولێرە دێت بۆ هەولێر ئەبێتە گشتی. ئێستا بۆ نمونە یاردەدەری پزیشکی ددان 83.143 وەرگرتووە ئینشاڵڵا ئەوە شمولتەکە پەرستاری ددان چ لە سلێمانی بچ لە هەولێربی بە پارالێلەکەی ئەتوانیت. شیکاری نەخۆشیەکان ئەگەر تەمەشاکەین لە سلێمانی وەرەگیرەی مشکلت نییە لە پارالێلەکەی و لە شەقڵاوەش بە پارالێلەکەی بە هەمان شێوە. لە هەولێر پارالێلەکەی بە هەمان شێوە پارالێل و ئێوارانەکەی ئەتوانیت وەکوتم ینی زیاتر بە پارالێل ئەتوانی لە هەولێرا بخوێنیت. ئەگەر لە کەرکووکیش ئێوارانەکەی وەرتەگرێ سەیدەلیە و تەبریز بڕۆ سەیدەلیەکەی لێ ڕامۆستا یەکجا لە کەرکووک بیت باشترە بۆ خۆت هەم تەعیناتەکەت سریعترە هەم ئیسفادەی زیاتری لێەکەی. بەنازەڵێ بێ زەحمەت 73 ئینگلیزی بنەڕەتی سلێمانی بە پارالێل یان ئێواران وەرێگرێت. ئەو پرسیارەم زۆر پێ جوانە زۆر بەڕوونی نمرەکەی وتووە بەشەکەی وتووە و شارەکەشی وتووە و داوای پارالێل یان ئێوارن ینی پرسیارەکان دەستان خۆش بێ بەو شێوازە زۆر باشە. من سوپاسشانشەکەم ینی توانیتان ئەمڕۆ بەبێ پرسیاری دووبارە بین ئەوە زۆر جێ دڵخۆشیە دەستان خۆش بێ ئەتوانین بە جددی یارمەتی هەموو لایەک بدەین و بتوانین زۆرترین وەڵامی پرسیارەکان بدەینەوە ئینشاءڵڵا. ئێستا ئەگەر بین سەری بنەڕەتی سلێمانی بکەین بۆ زمانی ئینگلیزی پارێزگا 79.63 بۆ پارالێل ئێوارانەکەی 72.5 ینی ئەگەر بەوە بێت ئەمەلێکی باشت هەیە ئینشاءڵڵا لە با بڵێن ئێوارانەکەی وەربژیریت بە پشتیوانی خوای گەورە. ئیمان بەختیار ئەڵێ کۆلێژی مامانی باشتریان مەحەد سڕکردن. وەڵاهی ئەو هیچ گومانیتیانە مەحەدی سڕکردنەکە باشترە ئەوە مناقەشەی لەسەر نییە. ئیمان خان سەرکەفتە لە مامۆستا داتای دۆکت بینیوە ئەم ساڵ بەڵێ هەموو داتاکانم بینیوە ئاگاداریش هەم بەڵام وەکو لە پێشرا ڕوونم کردەوە زیاتر ئەوانە با بڵێن بە فۆرم ئیشەکە کراوە بۆیە ئەو حاڵەتانە ڕووی داوە. والله بە چاوە بوون جەماعەتەوە پرسیاری دووبارە خەریکە زیاد دەکات. شەیدا خان وەڵامی ئەو پرسیارەماندایەوە وزمان لە پزیشکی ددانەکە ئەمەلت هەیە و لە شەقڵاوەش لە پارالێلەکەی ئەمەلت هەیە.
75 پەیمانگی پەرستاری ئێواران وەرمەگرێت ئەگەر بێت و سەیری پەیمانگەی پەرستاری بکەین ئێواران ئەو شوێنانێکی ئێوارانیان هەیە لە هەولێر 79.143 وەریگرتووە لە دهۆک 75.218 بۆ پارێزگا وەریگرتووە لە شەقڵاوە 76.286 وەریگرتووە لە کۆیە 74 لە زاخۆ 73.429 ئەمانە هەمووی لە ئێوارانەکانێتی لە ئاکرێ 73.35 لە سۆران 72 وەرگرتووە و 75ش لە پارالێلەکەی واتە لە سۆران ئەمەلت هەیە بۆ وەرگرتن ئینشاءڵڵا بە ئێوارانەکان ئینشاءڵڵا دەرەجەت زۆر باشە بووی لە بەردەڕەش 75 پوینت ئەوەندانەی وەرگرتووە ئەویش خراپ نییە نزیکە لەوەی لە تەقتەقیش لە پارالێل و ئێوارانەکەی ئەمەلت نزیکە بە ڕێزەکەم سازگارخان ئەوە وەڵامی جەنابەت بوو ئەحمەد کاروان ئەڵێ بێز ئەحمەد کۆلێژی شکاری نەخۆشەکان باشتر یان کۆلێژی پەرستاری طبعاً ئەو پرسیارە زۆر ئەکرێت زۆرجار لە ئەفلامەکان بینیمانە کاتێک دوو سیارە مسابقاکەن زۆر بە جوانی پیشانێدا هەندێک جار ژمارەیەک ئەچێتە پێشەوە هەندێک جار ژمارە دوو یان لە تەنیشتی یەکە ڕۆن لە خاڵی کۆتایی نزیکە بنەوە بە لە حەزاتەکەونە پێشیەکەوە پەرستاری و شیکاری بە هەمان شێوەیە یەک جیاوازیەکی بچووک هەیە لە بینیانەکەویش ئەوەیە لە کاتی دروستکردنی نەخۆشخانەیەکی نوێ عادەتەن پەرستاری زیاتر پێویستە یعنی هەلی کار لەو حاڵەتەیە زیاتر هەبێت ئەگەرنا لە هەموو حاڵەتەکانی دیکە شیکاری مەجای ئیشکردنی زیاترە لەوەی مختبەرات زۆرن ینی چۆنەڵی پەرستاری بەس چاوی دەبێت لەوە بێت کە بنکەیەک نەخۆشخانەیەکی ئەهلی شوێنێک بکرێتەوە تا بتوانێت ئیشی تیا بکە هەرچی شیکاریە ڕەنگە لە سایدلابێکا بێت لە خەستەخانەیەکا بێت لە مختبەرێکی سەرجادەیە بێت لە شارە ئەتبا بێت مختبەرات زۆرە ئەتوانێت ئیش بکات یعنی فەرقەکانیان بۆ شێوازەیە لە حاڵەتی خەستەخانەکان پەرستارەکان پێشەکەون بەڵام لە حاڵەتی دیکە شیکارەکان بۆیە ئەڵێم ینی هەروشان بە هەمان ئاراستە و بە هەمان سرعت ئەڕۆن هەندێک جار ئەم پێشەکەوێ هەندێک جار ئەویان پێشەکەوێ دەستخۆشی بۆ ئەو بەڕێزانێک کە لەگەڵمانان سوپاسدانەکەین دەستان خۆش بێ ئیلهام سەلام ئەڵێ ئەسلام مامۆستا 69.4 ئەدەبی کام بەش باشە لە هەولێر بەڕێزەکەم بۆ بەشە ئەدەبیەکان ئێمە دایمەن وتومانە لە پاش قانون و ئینگلیزی کە من ئینگلیزیم لە قانون پێ باشتریشە بەشە کارگێڕیەکان دێن کارگێڕیکار ئابووری ما بڵێن ئەو بەشانە خراپ نین بەشی باشن لە پاش ئەوان کاری کۆمەڵایەتی کۆمەڵناسی ئەوانە بەشی زۆر باشن لە غەیری ئەوانیشا با بڵێن ئێستا گەر بێت و سەیری بەشەکانیان بکەین زیاتر بۆ ئەوەی ئەو کۆنمرانی لەوانەوە نزیکە باسی بکەین بۆ نمونە ئەگەر بچین سەر کۆلێژی ئاداب بەشەکانی مێژوو جغرافیا بەڕاستی جغرافیا تا ڕادەیەک باشە بەڵام بەو شێوازە نیە بەڵام کۆمەڵناسی 67 وەرگرتووە لە دهۆک لە سلێمانی 66 لە با بڵێن کاری کۆمەڵایەتی 64 لە سلێمانی لە زانکۆی سلاحەدین 62 بە 60 ینی کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەتی کەواتە ئەوە یەکێکە لەوانەیە وەرەگرێت وەکو وتم لە کارگێڕی و ئابووری لە بەشە کارگێڕیەکان با بڵێن ئەگەر بێت و کۆلێژی تەکنیکی با بڵێن بە پارالێل و ئێواران زیاتر لە سلێمانی لە سلاحەدین لە کۆلێژی تەکنیکی کارگێڕی سلێمانی کۆلێژی تەکنیکی کارگێڕی هەولێر ئەوانە سەروی هەفتایان هێناوە بەڵام لە کۆیە 68 لە سۆران 66 ئەوانە باشن ینی وەکوتم کارگێڕی کار بەشەکانی ئابووری هەندێک بەشی دیکەی کارگێڕیمانێ وەکو با بڵێن بازارگەری نێودەوڵەتی و زمان لە هەولێر بەشێکی زۆر باشە و 67 وەرگرتووە 0.6 بازرگانی نێودەوڵەتی لە هەڵەبجە هەمانە ئەویش خراپ نییە پەیوەندێک گشتەکان و بازارگەریمان لە سلێمانی هەیە
يعني ئەوانە بەشی باشن لە ئابووریە لە سەلاح الدین هەفتادووی وەرگرتو کەمترین دەرەجە ینی ئەو بەشانە زیاتر بۆ ئەدەبەکان ئەگەر ئەوەش نەبێت ینی ئەتوانین لە کارژێڕیکاری پەیمانگا کارژێڕی یاسا تەکنیکی وەرجێڕان ئەوانە ئیسفادەی لێ بکات. ڕۆژین خانەڵەیە لەو زانکۆیانەی کە دوو بڕوان ئامادەدەن ئەگەر یەکەم بیت بەرز دەکرێتەوە بۆ بەشێکی بەرزتر نەخێ بەڕێزەکەم ئەگەر مەبەست بۆ کۆلێژی پزیشکی و دەرمانسازی و ئەوانەیە لە لیستەکانە ناویان نەهاتووە بە هیچ شێوەیەک ئەوانە. پەیمانگای پەرستاری نرخی چەندە؟ هەشتاوێک وەرم دەگرێت تکایە جوابم دەرەوە. بەڕێزەکەم بەسەرچاو وەڵامتە دەینەوە. بەشی پەرستاری بە معدەلی هەشتاویەک با بڵێن ئەگەر لە سنووری هەولێر بیت داناسخان ئەگەر لە سنووری هەولێری هەشتاویەک لە سۆران لە کۆیە لە تەختەق ئەوانە پەرستاری وەرتەگرێ بە زانکۆڵاین. ئەگەر سەر بە دهۆکیت لە بەردەڕەش لە ئاکرێ ئەمەلی وەرگرتنت هەیە. لە سلێمانیش کەمترین کۆنمرەکە وەرگیرا بێت پەرستاری پێنج لەمە بەسمان زانکۆڵاینە 82.857 وەرگیراوە. بۆیە نرخەکەشی 2 ملیۆنە کەم کراوەتەوە ئێستا بەو داشکانەی کە کراوە 1,100,000 دینارە. ئەسما ئەڵێت سڵاو من 53 هەیە بە پارالێلیان ئێوەران لە پەیمانگا هیچ ئەگەر یەکەی وەربژیرێم بەڕێزەکەم کاتێ زانکۆڵاینت پڕ کردەوە پەیمانگەی تەکنیکی شەقڵاوە پەیمانگەی تەکنیکی خەبات لە هەولێرە نازام لە سلێمانی ئەوانەیەشتا پێم نەگەیشتۆ بەڕاستی چ شوێنێک ئەو شتیان کردو بەڵام لە هەولێرە بەشەکانی ئەو دوو شوێنە پڕ بکەرەوە ئیشەڵا ئومێدەکەیە کە وەربژیریت. میهرەبان ظاهر ئەڵێ بێ زەحمەت معدەلم 77 پەروەردەی بنەڕەت وەرمەگرەی ئینگلیزی بنەڕەت ئینگلیزی بەڕێزەکەم بۆ 77 لە زاخۆ لە سۆران لە ئامێدی ئەمەلی وەرگرتنت هەیە بە زانکۆڵاین. لە سلێمانی هەڵەبجە سەلاح الدین دهۆک ڕاپەڕین ئەوانە لە 79 بەسەرەوەن. بەڕێزت 77 هەیە احتیمالە ئەوەی ڕاپەڕینیش ئەگەر سەر بە سلێمانی بی ئەمەلیش هەیە ئەگەر نا بە پارالێل لە سلێمانی بیت لە سلێمانی لێتەوە نزیکە ئەگەر نا هەڵەبجە سەلاح الدین دهۆک ڕاپەڕین زاخۆ سۆران ئامێدی هەر هەمووی ئیشەڵا شمولتەکە لە پارالێلە بەڵام لە زانکۆڵاینە وەکوتم ئەگەر لە سنووری دهۆک بی لە زاخۆ ئەگەر لە سنووری هەولێر بیت لە سۆران و ئامێدیش بە هەمان شێوە لە سنووری دهۆک. لە ئەدەبی 69.4 کام بەش لە سڵاح الدین مێژوو وەردەگرێت. ئادابی سڵاح الدین بەشی مێژوو 72.296 وەرگرتووە 72.296 کەمێک زەحمەتە لەوێش ینی بە مێژوو بتوانێت بخوێنێت. ڕەیان حوسێن ئەڵێت بێ زەحمەت 96.8 دەرمانسازی وەرەگرێت لە ناو پارێزگای سلێمانی. بەڕێزەکەم وەڵاهی ئومێدەکەین ئینشاءڵڵا دەرەجە بگاتەوە ئاستی کە بە زانکۆڵاین وەربژیرێت. لە حاڵەتێکە ئەگەر ئەوە نەبێت ئەمەلی پارالێلی زیاترە بەڵام بۆ زانکۆڵاینەکەش ئینشاءڵڵا ئومێدمان هەیە وەربژیرێ بە پشتیوانی خوای گەورە. برێک تو لایف ئەڵێ مامۆستا لە دهۆک ئەندازیاری کارەبا و کۆمپیوتەر معدل 89.2 بە بڕوای تۆ ئەم ساڵ وەردەگیرێت پارساڵ 91.3 وەرگرتووە. وەڵاهی ئەو بەشانەی شەکردنەوانەی داواکاریان لەسەر کەمە لەبەرەوەی کەسێک ئەگەر خۆی حەزی بە شوێنەکە نەبێت ئێمە ئمڕۆ بە دوای پزیشکی کەوتوین زیاتر بە دوای ئینگلیزی کەوتوین بە دوای هەندێک بەشی ئەندازیاری وەکو پرۆگرام سازی ئەو بابەتانە کەوتوین بۆیە ئێستا بەشی گەیاندنمانە لە سلێمانی بەشێکی زۆر زۆر باشە ICT مان هەیە لە هەولێر کە گەیاندن و ITە زۆر زۆر باشە کەس بەلایە ناڕوات IT مان هەیە لە کۆلێژی زانست کەس ئەوەنە احتیمامی پێنادات بە هەر حاڵ احتیمالی دابەزینی 2 دەرەجە هەیە بەڕاستی لەو بەشانە ئومێدەکەین ئینشاءڵڵا وەربژیرێ بە پشتیوانی خوای گەورە. یەک هیرۆنای ئەڵێت
59.3 محەد ئایتی لە شێخان دێت زانکۆڵین ئەگەر تەمەشایەکی بکەین لە بەشی ئایتی شێخان 61.966 وەرگرتووە واتە بە نزیکەی 2 دەرەجە و پوینت لە سەروی نمرەکەی بەڕێستەوەیە بەڵام ئینشاءالله بۆ دەرەجەدا ئەبەزێ و بە پشتیوانی خۆی گەورەی ئینشاءالله ئومێد هەیە کە وەربژیری بەشە پزیشکەکان پەیمانگەکەی بە نزیکەی چەنددا ئەبەزێ وەکو وتمان لە نیو دەرەجە هەتاکو و دەرەجۆنیەک احتیمالی دابەزینمانداناو بۆ ئیمساڵ بە احتیمال ئەوەندانە دابەزێت 69.4 لە کام بەشی ئەدەبی بەڕێزم وەڵامی ئەو پرسیارەماندایەوە بەشەکانمان خوێندەوە وتمان چ بەشێک ئەتوانێت سوودی لێ ببینێت کوڕە بە وەفاکە سوپاس بۆ ئەو ئیمۆجیانەی کە ناردووتە سوپاس دەکەین دەست خۆش بێ ئەڵێ ئادەم ئاکرێ ئەڵێ من لە پارێزگای دهۆکم 86.7 هەیە لە علوم بایۆلۆجی وەردەگیرێم ئەگەر سەیرێکی علوم بایۆلۆجی بکەین با بزانین وەرەگیرە و بەڕێزەیان نە بە کۆنمرەی 86.7 لە دهۆک 89.133 وەرگرتووە 3 دەرەجە کەمێک بەڕاستی زەحمەتە ئەوەنەدا بەجێ بەڵام بە پارالێلەکەی ینی 5 دەرەجە فەرقیان هەیە بەڕاستی حەیف خۆزگە ئەو نزمتر وایە بەڵام ئینشاءالله بەشکەم ئیمساڵ دەرەجە ئەوهادا ببەزێت و لە زاخۆ 87 وەرگرتووە لە بەڕێستەوە زۆر نزیکە ئەتوانین ساڵی لە زاخۆ دەوام بکەیت پاشان خۆت بگەڕێنیتەوە بۆ دهۆک بەشی کارژێڕی یاسا بەشێکی باشە لەو مستەقبل بەڕێزم ئەگەر ئەدەبی نەبیت ناتوانێت بیستەوە قسمە ئاگادار بە و مەسلەی مستەقبەلی بەڵێت چونکە تۆ بیتە یاریدەدەری پارێزەر و ئەگەر لە ئەوایلەکانیش بی ئەتوانی بگەڕێیتەوە بۆ با بڵێن بەشی قانون یان ئەوتانی بگەڕێتەوە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆلێژی تەکنیکی کارژێڕی کار یاخود با بڵێن بازارگەری نێودەوڵەتی و زمان بخوێنیتەوە کیمیای سیماخان ئەڵێت کیمیای دەرمانسازی بەشێکی باشە ئەزیاد نەبێ وەڵاهی کیمیای دەرمانسازی نییە ئاگدار بن بەڵام ئەو پێکاتە کیمیایانەی لە ناو دەرمانایە ئەخوێندرێت زیاتر کیمیایە ئەیخوێنیت بەڵام لە بواری دەرمانسازیەوەتە لە بواری دروستکردنی دەرمانایە زیاتر حتمان کە بواری دروستکردنی دەرمانیش بخوێنیت بەکارهێنانەکان و تەسیراتەکان لەسەر جسمی ئینسانیش فێرەبی و وەکو نزیکە با بڵێن لێەوە بەڵام وەکو مستەقبل و ئەوانە بەڕاستی زانیاریی ئەوتۆم زیاتر لەوە لەسەری نییە هەوڵەدەن ئینشاءالله ئەگەر زانیاریمان زووتر دەستکەوت بە ئێوەی بەڕێزی بگەێنین کاکە سەرکەوت بەڵێ داتاکانمان بینیەوە و باسمان کرد کوڕە بە وەفاکاڵ سڵاو لە مامۆستای ئازیز ئێوە ئازیزن سوپاسدانەکەین بەشداریکردنتان و نردنی پرسیارەکانتان لەگەڵ ئێمەیە جێگەی دەستخۆشی و سوپاسە با بڵێن سوپاسدانەکەین بۆەوە لە ئەدەبی 69.4 لە هەولێر کام بەش تکایە ئیلهام خان من دوو جارم وەڵامی ئەو پرسیارەدایەوە ئێستاش پێت ئەڵێمەوە لە بەشە کارژێڕەکان بە پارالێل و ئەوانە ئەگەر ئێستاکانش دووبارە تەمەشایەکەمەوە لەبەر خاتری جەنابەت چونکە من دوو جاری دیکە جوابمدایەوە وتمان لە بەشەکانی ئابووری وەرناگیرێ لە هەولێر زیاتر بە پارالێل وەرەگیرێت بەشی ئابووری و لە بەشە کارجێڕەکانی تر بازارگەری نێودەوڵەتی و زمانمان هەیە بە زانکۆڵین وەرەگیرێت بەشێکی زۆر باشە و لە کۆلێژی تەکنیکی کارجێڕی با بڵێن وەکوتمان ئەو بەشەمانەیە لە بەشی کارجێڕەکان لە سۆرانیان لە کۆیە وەرەگیرێ لە هەولێر ناتوانێت لە بەرەوەی دەرزەکانی بەرزە بە پارالێل یان بە ئێواران ئەتوانێت لە هەولێرە لە بەشی کارژێڕی کار داوام بکات بەشەکانی کۆلێژی ئادابیشمان خوێندەوە کە وتمان مێژوو زیاتر بە پارالێل و
ئێواران وەرێگرێت بەشی جوغرافیا بە پارالێل وەرێگرێت لە هەولێر دەروون ناسی لە سەلاحەدین وەرێگرێت و کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەتی لە سەلاحەدین ئەتوانێت دەوامی تیا بکات و لە ڕاگەیاندنیش ئەگەر بێوێت لە هەولێر ئەتوانێت دەوامی تیا بکات. میهرەبانخان پەروەردەی بنەڕەت ئینگلیزی وەرمەگرێ معدلم 77 وابزانم ئەویشمان هەر وەڵامدا بەڵام جارێکی تریش وەڵامە دەینەوە. بنەڕەتی لە هەولێر 79.236 وەرگرتووە لە پارالێلەوە نزیکتری، بەڵام لە سۆران ئەتوانیت بە زانکۆڵاین دەوام بکەیت. باشە بە ڕێزەکەم 95.2 تەلارسازی وەرەگرێت زانکۆڵاین. تەلارسازی هەولێر 96.76 وەرگرتووە. ئەمە لێک هەیە وەڵاهی بەس تۆزێک کەمە، زیاتر لە پارالێلەکەی نزیکە، چونکە تەوەقعەکەین هەتا ئەگە دەرەجەیەکیشدا ببەزێت یان دەرەجە و نیمێکیشدا بەزێ یاڵا بگاتە ئەو کۆنمرەیەوە هەرچەرێک بە بەشی پۆین لەو بەشە زیاترە. کوڕە بە وەفاکە سوپاس بۆ ئەو هەموو ئیمۆجیە، دەستان خۆش بێ. ئیلهام خانەوە جاری سێمیش جوابماندایە ئێمە بێلی ئەڵێت مامۆستا پەیمانگەی پەرستاری لە دهۆک 83 وەرەگیرێت پەرستاری دهۆک 84 وەرگرتووە ڕێک. ئەگەر بێت و ئینشاڵڵا بە پێی پێشبینیەکانی ئەمە یەک دەرەجەدا بەزێ ئینشاڵڵا بە پشتوانی خۆی گەورە وەرێگرێت. بۆ پیشەیی بازرگانی ناوی ئێمە چۆن دەگرێتەوە؟ بەڕێزم پیشەیی بازرگانی ئەتوانێت بچێتە ژمێریاری کارجاری کار کارجێڕی یاسا، واتە سێ بەشی بۆی هەیە پڕ بکاتەوە. لە ئێواران کارجێڕی کار ژمێریاری لە پەیمانگە ئاگادار بن، پیشەیەکان ناسنەوە کۆلێژ، تەنها لە پەیمانگە ئێوارانەکان ئەتوانن داوام بکەن. وەکوتم بازرگانی ئەتوانێت بچێتەوە ژمێریاری کارجێڕی کار و کارجێڕی یاسا. ژیکۆڵا ئەڵێ مامۆستا شیکاری کە لە پارالێلی دەبێتە چەند نزیکەی وەڵامی ئەو پرسیارەشماندایەوە. شیکاری کەلار وەکوتمان 91 وەرگرتووە، پارالێلەکەی 85 143 حسابی 84 و نیو بکە بە نزیکەی. ئەڵێ to be in send a request ببوورە بە لایڤ ناتوانین ڤیددیو لەگەڵ بەڕێستا بەردەوام بین، تەنها پرسیارەکانتان بنێن لە خزمەتتانە بین. ئیلهام خان وەڵامیمان داوەتەوە. ئێران ئاسان ئەڵێ سڵاو مامۆستا من 79 زانستی لە هەولێر کام پەیمانگەی پزیشکی وەرم دەگرێت؟ بەڕێزەکەم لە خودی هەولێرە ئێوارانی پەرستاری یاخود ئێوارانی شیکاری و بۆ بەشی تیشک پارالێلی هەولێر وەرتەگرێ و تەندروستی کۆمەڵ ئەو لە کۆیە لە بەرەو بەڕێز داوای هەولێرت کردو. ئەو سێ شوێنە شمولی جەناب دەکات، ئەوانەی دیکە بۆ دەرەجەکەی بەڕێزت و هەروە ببوورە لە 78 لە یاریدەدەری پزیشکی دیدان بە پارالێل ئەتوانیت داوام بکەیت. ڤیانکاوەڵێ بەشی کیمیای کلینکی یان پەیمانگەی سەیدەڵێ لە هەولێر چەند وەری دەگرێت؟ ئایا 83 وەری دەگرێت؟ 83 بۆ هیچیان وەری ناگرێت، بەڵام سەیدەلە قەرارە ئەمساڵ ئێوارانەکەی بکرێتەوە، تەوەقعەکەی لە دەوروی 83 هەتاکو 85 زۆر بگرێت. ئەمەلێکت لەوێ هەیە. وێژەیە 77م هەیە، چ بەشێک باشە؟ بەڕێزەکەم وەکوتم لە دوای ئینگلیزی جاچ لە بنەڕەت بێت، چ لە پەروەردە بێت، چ لە زمان بێت، کە ئەلبەتە تازە تەمەشاشمان کرد کەوتمان بە پارالێلەکەی لە هەولێرە توانیم لە سۆرانیش بە زانکۆڵاینەکەی لە پەروەردەی بنەڕەت. ئەگەر ئەو نەبێت بەشە کارژێڕیەکان لە زانکۆی پۆلیتەکنیک بێت، لە زانکۆی سڵاحەدین بێت،
ئابووری بێت کاری کۆمەڵایەتی کۆمەڵناسی دەرووناسی ئەوانە بەعام بەشی باش ناتوانانی ئیسفادەیان لێ بکەیت. بەنازەڵێ 73 ئینگلیزی بە پارالێلیان ئێواران وەری ئەگرێ زانکۆی سلێمانی ئەگەر بێت و باسی بەشەکانی بکەین لە پەروەردە بۆ زمانی ئینگلیزی لە سلێمانی نیمانە بنەڕەت زمانی ئینگلیزی لە ئێوارانەکەی ئەمەلی وەرگرتنت هەیە 72.5 وەرگرتووە و کۆلێژی زمانیش ئینگلیزی لە سلێمانی ئێوارانی نییە و ئەو کۆنمرەیە وەری ناگرێت. مامۆستاجیان دەرچووی بەشی ڤێرتەرنەری شەقڵاوە دەتوانێت کلینکی تایبەت بەخۆی هەبێ سناسناوێک وەردەگرێت بەڕێزم نازناوی پزیشک وەرناگرێ تەنها دەبێتە خاوەنی بڕوانامەی بەکالیۆرۆز لە ڤێرتەرنەری وەکو یاریدەدەری پزیشک حسابی لەگەڵاکرێت وا سەبارەت بە دانانی عیادەش بەڵێ ئەتوانێت عیادەی با بڵێ ڤێرتەرنەری بۆ خۆی دابنام شێشەی نابێت. ئەدهەم ئەڵێ مامۆستا ئێوارانی کەرکووک باشترە بەشەکانی هەرێم باش کاکە ئەدهەم وەڵامم دایتەوە وتم ئەگەر لە ئێوارانی دەرمانسازی کەرکووک وەرە گیرێیت لەوێ بمێنەرەوە باشترە جاچە سەرکردن بێت یان با بڵێن ئەگە سەرکردن لە هەولێر نیە ینی لە کەرکووک نییە لەوێ بمێنەرەوە سەیدەلە بخوێنە باشترە سەبارەت بە سەرکردنیش وەلەو با بڵێن ڕوونکردنەوەماندا بەڵام دووبارە ئەڵێنەوە 90.570 لە هەولێر وەرگرتووە لە بەرەوەی بەڕێزت بەگشتی حسابەکەی پارالێلەکەی ئەوەندانەیە زەحمەتە وەربگیری بۆیە لە سەیدەلەی کەرکووک بمێنیتەوە باشترە. ئیلام خان وەڵامی پرسیارەکەمان داوەتەوە ئەو ناو بەڕاستی تۆزە درودرێژ و تێکەڵە 96.4 ئەگەری هەیە لە ئەسنا وەرگیرە لە هەولێر ئینشاءڵڵا ئەگەر هەیە بە پشتیوانی خی گەورە. ئوستاز ئەوەی من نەخوێندەوە وەڵا بەڕێزم دوو جارم خوێندەوە دوو جاریش وەڵام دایتەوە بەڵام ڕەنگە ئاگادار نەبوو بێتی وەڵامی هەموو پرسیارەکانی بەڕێستم دایەوە. سوڵتان ئەڵێ ئێستا من بەشی بارزگانیم 69 پێمان وتراوە بەس مەحەد و بۆ هەیە بە پارالێل بەڵام هەفتا زانکۆوەری دەگرێت بە پارالێل ئەوستا ئێمەش دەتوانین وەک زانستی وێژەی دەرەجەی 11 حساب بکەینیان کورد و عەربی هەڵبژێری نەخێت ناتوانیت و تەنها لە سەروی هەفتاشەوە بالفعل ئەو بە پێ ڕێنمایی وەزارەتە کە ئەتوانێت بە پارالێل لە کۆلێژەکان بخوێنێت. دیلان ئەڵێت 66 ئەدەبی عەربی ئەگەر سێرێکی پەروەردەی عەربی بکەین پەروەردەی عەربی 74.3 هەیە ئەوانەی کە پەروەردەی کۆیە یا پەروەردەی مەخمور ئەمە لێکت هەیە لێ وەربژیری بە زانکۆڵین ئەگەرنا بە پارالێل وەکو پەروەردە لە بنەڕەتی زمانی عەربی لە هیچ شوێنێک ئەمەلێکی وادنی هەمووی بەکەوێتە پارالێلەوە لە پارالێلەکانیش زیاتر لە زاخۆ لە هەڵەبجە لە سەلاحەدین لە ڕاپەڕین لە گەرمیان ئەگەر وەکو زمانیش سێری کۆلێژی زمان وکەین زمانی عەربی لە چەرمۆ و لە خانەقین ئەمەلی وەرگرتنت هەیە بە زانکۆڵین ئەوانە دیکە گوازرێتەوە بۆ پارالێل و ئێواران. ڕۆژین خان ئەڵێ نمرەکەم بە کردیت 83.6 علوم بایۆلۆجی سۆران وەردەگیرێت خۆم لە هەولێرم کۆلێژی زانست بایۆلۆجی سۆران 89.4 وەرگرتووە ئەو معدلەی بەڕێزت بزەبت لە پارالێلەکەی وەرگیراوە دوا پرسیار کە بتوانین وەڵامی بدەینەوە ڤیانکاوە وەڵامیشمان داوەتەوە وتمان 83 پەرستاری پەیمانگەی هەولێر بە زانکۆڵین وەری ناگرێت چکە 86 وەرگرتووە بەڵام ئەمەلی هەیە بە پارالێلەکەی پەرستاری وەربژیرێت
وەسەی دەلێ ژمان ئەگەر ئێوارانەکەی چووکە تازە احتیمالە لە 83 تا 85 بە معدلەکەی ئەوە احتیمالی هەیە لەوێش وەربژیرێت. بەڕێزان بمان بورن بۆ ماوەی ساعتێک توانیمان لە خزمەتی جەنابتانە بین وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە. ئینشاءڵڵا لە یەک دوو ڕۆژی داهاتووە جارێکتر لە یوتیوب لایڤێکی ترەکەینەوە لە خزمەتتان نابین. هیوادارم سوودمان گەیان دەبێت و توانی بێتمان خزمەتێک بەوی خۆشەویست بگەێنین. سوپاسانەکەین کە لەگەڵمان نابوون، دەستان خۆش بێ و یەکشت لە یاد مەکەن هەموو هاوڕێیان و دۆستانتان ئاگادار بکەنەوە، کەناڵەکەمان شێرکەن بۆیان بۆ ئەوەی ئەوانیش سوودی لێ ببێنن تاوەکو ئەگەر پرسیارە شتێکیان هەیە بتوانن وەڵامەکەی وەربگرن لەلایەن ئێمە و سوود لە ڤیددیۆکانمان ببینن چ لە یوتیوب چ لە ئینستاگرام. دەستان خۆش بێ، زۆر سپاس، سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. هێشتا لە لای ڤایرۆسکە چۆن قەپات دەکرێت ئەوە نییە؟